بینەرانی عزیز ئەم کاتتان باش من یادگار فایقم ئەم شەو باشیەوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە وێنە گەورەکەتان پێشکەشەکەم بەر لە دەستپێک داوا لێبوردنتان لە یەکەم بە هۆی ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی فەڕەنساوە بەرنامەکە هەندێک دواکەوت تەوەری ئەم شەومان تایبەتە با قسەکردن لەسەر شاری سلێمانی. شاری سلێمانی وەکو یەکێک لە شارە گەورە و پڕجوڵە و هەستیارەکانی کوردستان هەمیشە جێی بایەخی ڕاگەیاندنەکان و تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکانیش بووە. ئەمانەوێت لە ئێستادا پرسیاریەوە بکەین ئایا لە ئێستادا دۆخی پارێزگای سلێمانی و سنووری ئەم پارێزگایە چۆنە. لا چەند ڕۆژی ڕابردوودا کاک سەردار قادر لە بری پارێزگای سلێمانی بڵین دەستی لە کارەکەی کێشایەوە ئاماژەی بەوەدا کە پۆستێکی بێدەسەڵاتی ناوێت پۆستێکی ناوێت کە نەتوانێت بڵین دەسەڵاتی بەسەر داهاتی شارەکە داهاتی ناوخۆیی شارەکە و پارێزگاکە بشکێت ئاماژەی زۆر بەوە دراکە تەداخولات و دەستێوەردانی حزبی هەیە لە کارەکان ئاماژەی بەوەدا کە لە بەرامبەر کێشەکانی خەڵکی شارەکە دەستەوەستان و ناتوانێت چارەسەریان بۆ بدۆزێتەوە. ئێمە دەپرسین لە ئێستادا شاری سلێمانی دابێت چی بکات کە لە ماوەی چەند ساڵێکی کەمدا هەمیشە کێشەی پارێزگار بووە بە یەکێک لەو کێشانەی کە بە شێوەیەک لە شێوەکان بۆشایی کارگێڕی و هەندێک جاری زیادسایی دروست کردووە. هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا لیژناوبەشەکانی قایمقامەتی شاری سلێمانی و باوبەشی بڵین شارەوانی و ئاسایش بڕیارێکیان دەرکرد بۆ ڕێخستنەوەی شاری سلێمانی و ناوشاری سلێمانی و سنتەری شار و شەقامەکان. ئەم بڕیارە دوو دیوە دیوێکی بەشێکی یاوڵاتیان دڵخۆشن بە بڕیارەکە پێیان وایە کە سیمای جوانی سلێمانی بۆ گەڕاوەتەوە و بە شێوەیەک لە شێوەکان قەرەباڵغیەکان کەم بۆتەوە. لایەنێکی تریشی کاسبکاران نوەوانەی گوزەران و معیشەتیان لەسەر ئەو جێگایانەیە کە دانراون ناڕازین و پێیان وایە کە لەم کاتی قەیرانە بڕیارێکی ناڕەوایە. زۆر تەوەری دیکەش سەبارەت بە کارەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چیان کردووە بۆ شارەکە چیان پێدەکرێت گلەی و گازندەکانیان چییە کەم و کوڕیەکانیان چییە پێداویستەکانیان چییە و هەروەها مەبەستمە بزانم لە ڕووی کارگێڕیەوە ئەوەی لە شاری سلێمانی ئەگوزارێت تا چەنددا قبول کرا و تا چەندە شتێکی ئاساییە. بۆ ئەم شەو من سێ میوانی ئەزیز و بەڕێز لێرە حزوری هەیە. هەرێک لە بەڕێزان کاک ئازادەمەوەندی حەمامین هەمەوەندی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر بەخێر بێن سەر و سەرچاوم. هەروەها خات و سۆز بابان هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم. هەروەها پرۆفیسۆر دکتۆر کاوە قەرەداغی پسپۆڕی کارگێڕی ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم. کاک ئازاد گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم. جەنابتان یەکێکن لە دەسەڵاتە باڵاکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەتوانن بڵین سەرۆکی ئەم پەرلەمانە بچووکراوەی ئەم سنوورن. ئێوە معاناتان چییە؟ خەمەکانتان چییە؟ و خوێندنەوەتان بۆ دۆخی ئێستا بەگشتی چییە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ هاوڕێی خۆشەویستەکان و بۆ بینەرانی بەڕێزی خۆشەویست بەدڵنیایی پێم خۆشە پێشتر ینی جارێکی تر پێناسێکی ئەنجومەنی پارێزگا بکەم بەگشتیەوە بە تایبەتیش ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیارە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەسەڵاتی چاودێریە لە سنووری جوگرافی پارێزگادا بۆ ڕێخستنی کاروباری کارگێڕی و دارایی و توانای دەرکردنی بڕیار و ڕێنمایی و پەیڕەوی ناوخۆی هەیە بە شێوەیە کە گونجاو لەگەڵ یاسا و دەستوری هەرێمی کوردستانە بۆ بەرژەوەندی گشتی واتە ئێمە دەسەڵاتێکی چاودێرین و دەسەڵاتی تەنفیزین حەزەکەم ئەمە بە شێوەیەکی گشتی لای هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی ڕوون و ئاشکرا بێت و بە دڵنیایی ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆربەی ئیشوکارەکانی لە دوای جگە لە چاودێری ینی بە زۆری تایبەتە بە هەموو ئەو بودجانەی کە تایبەتە بە پارێزگای سلێمانی و دیارە ئەو بودجانەی کە دێتە پارێزگای سلێمانی و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان دوای ئەوەی کە دێتە پارێزگا دەینێرێتە ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی پارێزگاش پێشتر بە ڕاوێژ لەگەڵ نوێنەرەکانی ئەنجومەنی پارێزگا لە ناوچەکان واتە لە زۆنەکان واتە لە قەزا و ناحیەکانەوە بە تەنسیق لەگەڵ ئیدارە و شارەوانی ئەوانەیە دێتە پارێزگا و دوای دێتە ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی پارێزگا بە زۆنینەی دەنگ ڕەزامەندی لەسەردا ئەینێرێتەوە بەداخەوە کە لە ساڵی 2014ەوە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە 26 چواردە بەکار بووینە تا ئێستا هیچ بودجەیەک لە هەرێمی کوردستان یا لە عێراقەوە نەهاتووەتە سلێمانی و نەهاتووە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی
دەنگی لەسەر بدا یا پەسەنیکە یا ئەو لێوێت بدا بۆ پرۆژە گرنگەکان. کاروبارەکانی ڕۆژانە بەچی ڕاپەڕێنن؟ کاروبارەکانی ڕۆژانە بە دڵنیایی لەبەرەوەی هەم من بۆ خۆم وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرۆکایەتی و هەموو ئەندامە بەڕێزەکان و سەرۆکی لیژنەکان و نوێنەری هەموو زۆنەکان بەردەوام ڕۆژانە من پێم خۆش و ڕۆژێک جەنابتان باتنێ بزانن مەسەلەن ئەو قاتەی کە منی لێم و ژوورەکەم چەندێ هاوڵاتی بە بەردەوامی هاوڵاتی بە تاک بە کۆ بە گەڕک بە گوند و بە زۆربەی ئەم بەم شێوازانە دێن بۆ داخوازی و داواکاریەکانی خۆیان ڕووی لە ئەنجومەنی پارێزگاکەن و ئەنجومەنی پارێزگاش بە دڵنیایی لەبەرەوەی بە بەردەوامی هەم دەرگای ئەنجومەنی پارێزگا لەسەر پشتە و هەم دەرگای ماڵ و هەم تەلەفۆن و هەم فەیسبوک و هەموو ئەکاونتەکانیشمان بە بەردەوامی لە خزمەتی هاوڵاتیانەیە. تەبان دێن هاوڵاتیان دێن داوای ینی چۆن بڵێ داوای کارەبا پرۆژەی کارەباکەن، یعنی گرنگترین داواکاریەکانی ئەو خەڵکانەی کە ئاڵەی بە تاک و بە کۆمەڵ و بە گەڕک و نازانم بعد کۆمەڵگەی نیشتەجێبوون و دێن سەردانی ئەوواکەن گرنگترین خەم و داواکاریەکانیان چییە؟ گرنگترین خەمەکان یەک پرۆژەی خزمەت گوزاریە کە تایسە ئەوە ڕاوەستاوە و هیچ پرۆژەیەک لە بواری جێبەجێکردنان نیە. دەوتێ 80% پرۆژەکانی خزمەت گوزاری ڕاوەستاون وایە بە دڵنیایی ڕاوەستاوە واتە هەموو بکاڵین پرۆژەی خزمەت گوزاری واتە پرۆژەی ناو گەڕەکەکان باخچەکان شەقامەکان ئاو کارەبا لە سادەترین نمونەدا پارێزگاری دەست لە کارکێشاوی سلێمانی بۆ دەنگی ئەمریکا ئاماژەی بەوە کردووە ئەڵێت زبڵ خەریکە شارەکەمان ئەبات. کاڵین پرۆژەی خزمەت گوزاری باز لە کۆی پرۆژەکانی خزمەت گوزاریەکەین و هەموو ئەو پرۆژانی کە لە خزمەتی هاوڵاتیانە بە دڵنیایی هیچی لە ئاستی پێویست و لە ئاستی داخوازی و داواکاری هاوڵاتیان و لە ئاستی ئەم سەردەمەیان نییە. ئەگەر لە کات و سەردەمێکە ڕەنگە شەڕی داعش بەرۆکی گرتبووین زۆر بە مەسەلەن شەڕێکی گەورە بوو بەرۆکی هەرێمی کوردستانی گرتبوو و بەهۆی شەڕی داعشەوە دواتر دابەزینی نرخی نەوت بە هەمان شێوە بەرۆکی گرتبووین و قەیرانی سیاسیش لەناو هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغداش بەلایەکی ترەمانە هەمووی کاریگەری هەبوو لەسەرەوە. بەڵام ئێستا زۆربەی ئەو کاریگەریانە کەم بۆتەوە جگە لە کاریگەری قەیرانی سیاسی نێوان لایەنەکان لە هەرێمی کوردستان. سپاس دەکەم. سۆسخان ئێوە هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕانن لە ناو ئەم بزوتنەوەیە حەزورتان هەیە پێشتریش لە ئەنجومەنی پارێزگا ڕۆڵی خۆتان هەبووە وەکو بزوتنەوەی گۆڕان تاگەشتۆتە ئەوەی یعنی پارێزگارتان وەرگرتووە. لە ئێستادا یەکێک لەو گلەیانەی کە ئەکرێت ئەوەیە کە بۆ نمونە لە ماوەی پێشوودا بەڕێز دکتۆر ئاسۆ فەریدون عەلی ئەمین لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی خۆی پارێزگار بووە. دوای ئەوە بڵین بەڕێز کاک سەردار قادر هاتووە ئەو پۆستەی وەرگرتووە. لەو ماوەیە چەند جارێک بۆ نمونە ویستراوە و ویستویەتی دەستی لە کارەکەی کێشاوەتەوە و گلەیی هەبووە. ئایا ئێوە بەنیازن پارێزگار ئەم پۆستە وەرنەگرن یاخود هۆکارەکە ئەوەیە کە پۆستەکە پۆستێکی بێدەسەڵاتە بۆ گۆڕان؟ بەڵێ سپاس بۆ تەلەڤیزیۆنەکانتان و سپاس بۆ بیناریانشتان. سپاس بۆ ئێوەش. دیارە پێشەوەی ئێمە باس لەسەر ئەوە بکەین کە پارێزگار لای گۆڕانەیان لای هەرچی حیزبێکی ترە ئەمە باز لە ئیدارە بکەن و بەڕێوەبردنیە یەکەیەکی ئیداری فراوان وەکو شاری سلەیمانی. دیارە کە باز لە بەڕێوەبردنی شارێکەکەی ئەو شارە پێویستە ئەو کەسەی کە ئەچێتە ئەو پۆستەوە هەر کەسێک بێ پێویستە مستەلزەماتی ئیدارەکردنی ئەو شارەی لەبەر دەستاوێت. وەکوچی ئەم مستەلزەماتەکانی ئیدارەی ئەم ئیدارە خۆی چێر بۆ نسبەت سەرۆکی یەکەیەکی ئیداریەوە دیارە دەسەڵاتێکە کە بە یاسا بۆی ڕێکخرابێت. طبعا دیارە من حەزەکەم خەت بێنین بەژێرەوەی بە یاسا بۆی ڕێکخرابێت و پێویستی بە بودجە هەیە بۆی کاری خۆی ڕۆژانەی خۆی ڕاپەڕێنێ. بەنسبەت پارێزگاری سلێمانیەوە بەنسبەت شاری سلێمانیەوە ئێستا کاگازات ئاماژەی بە خاڵێکا کە لەوەتی ئەمان وەکو ئەم دەورەی ئەنجومەنی پارێزگا دەست بەکار بوون بودجە نەهاتووە بە هەرێمی کورد بە شاری سلێمانیە و ئەو بودجەی کە لەبەر دەستی شانەیە لەوانەیە بودجەیەکی کەم بێتەنها بەس بە شاری سلێمانیە یان بۆ پارێزگاکانی تری کوردستانیش؟ نە ئەم قەیرانە داراییە دیارە کاریگەری لەسەر هەموو شارەکانی هەرێم هەبووە بەڵام بە دڵنیاییە و لە شارێکەوە بۆ شارێکی تر فەرقەکە ئەمە لەبەرەوەی سلێمانی یەکەم شت نفوسێکی زۆری هەیە
دووەم شت منطقەی وێرانکراوی زۆرە و شارەکە پێویستی بە خەدەماتێ وەکو خۆش ئاماژت پێدا شاری سلێمانی شارێکی زیندووە، یعنی تۆ ئەم شارانە ئەم سیفەتانەکە لە شارێکا کۆ دەبێت دیارە پێداویستەکانی زۆرترە و لە لایەکی ترەوە شاری سلێمانی ناوزەند کرا بە شاری پایتەختی ڕۆشنبیری و ئەو ناوە گەورەی لێنرا، بەڵام سیمایش نەتوانرا حکوومەت سیمای ئەوەشی بۆ باشە. سۆسخان با لەسەر قسەکانی جەنابەت بوەستین بۆ ساتێک. ئاماژەت بەوەدا کەسێک کە بڵین پارێزگاری شارەکە بێت پێویستی بەوەیە دەسەڵاتێکی بێ بە یاسا بۆی ڕێکخرابێت لەگەڵ بودجە. با لەسەر یەکەمدانە بوەستین. ماوەی پێشوو ئاگادار بووین کە بۆ نمونە کاتێک کاک سەردار لە خلالی بڵین 6 مانگ 7 مانگی دەی 2016 بۆ گەر هەڵانە بمۆکو پارێزگار 8 مانگە دەست بەکار بۆ لەو پۆستێ. باشە. سەرەتا کێشەی لەسەر بوو، دواتر جێگری سەرۆکی حکوومەت هاتە سەرخەت، کێشەکە چارەسەر کرا لەلایەن وەزارەتی ناوخۆ مامەڵەی لەگەڵ کرا و لە کۆبنەوەکانیشە بەشداری کرد و دانیش لەگەڵیان. لە ڕووی بودجەشەوە خۆت ئاماژەت پێدا کێشەکە هەموو کوردستانی گرتووەتەوە. قسێ لەسەر ئەوە هەیە کە شاری سلێمانی شارێکە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوە بەڕێوە ئەبرێت و حەزوریان هەیە لێرە. کەواتە گەرگلەیەکان هەمووی ڕووی لە ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بێت ناحەقیە؟ نا بە بڕوای من ناحەقیە. بۆچی ناحەقیە؟ لەبەر ئەوەی ئێمە قسەمان لەسەر ئەوە کرد دەسەڵات دەبێت بە یاسا ڕێبخرێت. بە یاسا ڕێک نەخرابوو؟ تەنها یاسای ژمارە سێش ئەرکێکی زۆری خستۆتە سەر پارێزگار و ئەنجومەنی پارێزگا و لە بەرامبەری شار دەسەڵاتەکانی کەمترە لەو ئەرکانی بۆ قبوڵتان کرد. دیارە ئەم مەسەلەی یاسای ژمارە سێیە کات لە دەورەی ئێمە کە ئەندامی ئەنجومەن بووین دەرچوو لە ساڵی 2009 و لەو یاسایە فەقەرەیەکی تایە مادەیەکی تایە لە ئەخیری یاساکەوە ئەڵێ ئەم یاسایە جێبەجێ ناکرێت تا دەورەی داهاتوو، یعنی تا هەڵبژاردننی داهاتوو. شتێکیش هەیە لە عرفی ئیداری و لە هینپەیڕەوی ناخۆی پەرلەمانە لە حکوومەتی هەرێمە هەتا یاسایەک جێبەجێ نەکرێ و نەچێتە بواری جێبەجێکردنەوە مەسەلەی هەموارکردنەوەی بۆ ناکرێت. دیارە ئێمە کاتی خۆی راپۆرتمان نووسیەوە چەنەها کۆبوونەوەمان لەگەڵ پەرلەمانی ئەو کاتێک کوردستان کردووە کە ئەم یاسایە بە نەفەسێکی مەرکەزی نووسراوە، بە نەفەسێکی لامەرکەزی نەنووسراوە. دەسەڵاتەکان بە پێی یاسا دەسەبەر ناکە بۆ شارەکان تا بتوانن خۆیان لەگەڵ ئەمری واقع بکەین. ئێستا دەسەڵاتەکان لامەرکەزی نین لە کوردستان، مەرکەزین دەسەڵات بەنسبەت شارەکانی دیکە. بەڵێ دەسەڵاتێکی مەرکەزی هەموو دەسەڵاتەکان لە پایتەختە کۆبۆتەوە با بە تەواوەتی بە سەریحیش بڵێن لە ناو وەزارەتەکان هەیە. ینی ئێساوە لەوانەیە بە تەکید ئەم برادرانش ئەوەنەی کە لە ئیدارات تا بن و شارەزار دەسەڵاتەکان ئێستا مەرکەزیەوە هەمووی لە وەزارەتەکانە کۆبۆتەوە. لە سەردەمی دکتۆر ئاسۆ فەریدون عەلی ئەمینی هەمان شت نەبوو، هەر هەمان شت بۆ ئەم گلەیە بەدی ناکرا. پێش ئەوەی وەڵامی ئەوەت بمەوە من ئەمێ لەسەرەوە قسە بکەم. یاس ئێستا یەکێک لە کێشە ئەساسیەکانەوەیە پارێزگار کە کەسێکی هەڵبژێرا و سەر بە وەزارەتی ناوخۆیە، دەسەڵاتەکانی لە وەزارەتی ناوخۆ و مۆزەفێک بۆ دەرەچێت کە ئەمە دابەزینی دەسەڵاتە، ئەمە بە یاساکردنی دەسەڵات نییە کە ئەم دوو مەفهومە باشە. سۆسخان زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە بۆی بچمە لای دکتۆر کاوە. ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان کاتێ پۆستەکەتان وەرگرت ئەم بەرچاوڕوونیەتان ئەم شتەتان لە بەرچاو نەبوو؟ تاکی خۆم ئەزان چۆنە وەرگرتنی پۆستی پارێزگار ئەمە نەتیجەی دووشت بوو. یەکەمیان استحقاقی انتخابی بوو کە گۆڕان دەنگەکانی خۆی هێنا بۆ پێی استحقاقی انتخابی ئەو پۆستەی وەرگرت و خاڵی دووهەمیان لەسەر اتفاقێکی سیاسی بوو. کەواتە ئەو اتفاقی سیاسیە کرا کە 2 ساڵی یەکەم بۆ سیاسەکە نەیتوانی ڕۆح بەبەر پۆستەکە یا بکە؟ سوپاس دەکەم. دکتۆر کاوە بە ئەم قەست دوای قسەکانی ئێوان ویستم بێمە لای جەنابەت. ئێوە تایتڵی پرۆفیسۆرتان هەیە و شارەزان لە بواری کارگێڕیە. پێم خۆشە ڕای خۆتم پێ بڵێ لە دوو خولەکە دواتر پرسیاری تریشت لێ یەکەم لەسەر ئەوەی لە سلێمانی لە شاری سلێمانی ئەگوزەریە لە ڕووی کارگێڕیەوە تا چەندە قبول کراوە تا چەندە ئاساییە؟ لە ڕووی کارگێڕیەوە مداخلاتی سیاسی زۆری لە ئیش و کاری کارگێڕیە هەیە لە هەموو ئاسەکان و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانیە و وا ڕەنگیشی یاوەتەوە لە بەلایانی سیاسی نییە ئێستا لە حەدین ما ناڵێن یەکێتی و گۆڕان و ئینەما گەیشتە سەر ئاسی ئەوەی شەخصیشە لەلایەنە سیاسیەکانە. یعنی ڕێزم هەیە لێرەوە لەم کەناڵی بەڕێستان و کێڵم
ئەندامانی مەکتەبی سیاسیەکان تەدەخڵ ئەکەن یا لە پلە حزبیەکان و سیاسیەکان لە هەردوو لایەنە چونکە وەکو خۆتان نەزانن پارتی بە هیچ جۆرە هیچ دەسەڵاتێکی نییە لە سنووری سلێمانیە و چۆن یەکێتیش و گۆڕانیش لە سنووری هەولێر و دهۆکە ئەو دەسەڵاتیان نییە پارتیش لێرە نیەتی بەڵام لێرە وای لێ هاتۆ لە هەموو جنگەکانی کارگێڕی لە ناو شاری سلێمانیە سیاسەتە دەخڵی کتیا کردووە وای لێ کردووە یعنی شێوازێکی زۆر نابەجێ دەرئەخا لە ڕووی کارگێڕیەوە ئەمە لە ڕووی کارگێڕی لە ڕووی کارگێڕی باشە لە ماوەی ڕابردوودا بڵین کاک سەردار قادر وەکو ینی وەکو لە بری پارێزگار با بڵین پۆستی پارێزگار نەبوو دەست بەکار بۆچی پارێزگار نەبوو چکە تەفویدی بەڕێز کاک ئاسووە کە ئیجازەی ئەگەر بەپی یاساکە بگەڕینەوە بۆ یاسای با بڵێ محافەزات هینی هەرێمی کوردستان کاک ئاسووە وایە بۆ لە مانگێکی ئیجازەی مەڕەزی وەرگرتایە یعنی وا مانگێکیشی ئیجازە بدون ڕاتب بوو بەس نابێت ساڵێ بێت چونکە ئەو هەڵبژێردراوە و ئەتیفاقی سیاسی بۆکو ئاماژیان پێ ئەم خوشەشمە و برا ئازیزە ئەتیفاقی سیاسی بۆ ئەبێ لە محافظ بواە بەڵام لە دوای ئەتیفاقی سیاسیەوە لە بە هەمان ئەتیفاقیاتی سیاسی ناکارگێڕی وای لێ هات کاک ئاسۆ نابێت لە پۆسەکە بێنێت و بدرێ بە بەدیلەکەی کە بەدیلەکەشی نەهاتە جێگاکەیەوە لەبەر هەر عینەشت لەبەر قەراراتی سیاسی لەبەر ئەوەی وەختی خۆی کتابەکە کارگێڕی نەکراوە وەختی خۆی بڕیارەکە کارگێڕی نەکراوە ڕەنگی دایەوە لەسەر دکتۆر هەڤاڵە بەکرد نەیتوانی پۆسەکە وەرگێ کاک سەردار کە جێگیری کاک ئاسۆ بووە کاک ئاسۆ ناتوانێت هەموو دەسەڵاتەکەی باتێ لا تفەوض الصلاحیة كاملة وإنما جزئێکی ئاتی ئەگەر هەموو تەفویضی هەموو صلاحیەتەکەی باتێ کەوابوو ئێمە محافظمان ناویست کاک ئاسۆ بێ وإنما کاک سەردار بێ کەوابوو جزئێکی پێدراوە هەرێمە شەوای کردووە دەسەڵاتی وەک پێویست نەبێ نعفو دەسەڵات من لە ڕووی کارگێڕی و قانونیەوە ئێڵم وەرە من پسپۆری قانون نیم لە ڕووی کارگێڕیەوە ئێڵم ئەو دەسەڵاتە هەمان دەسەڵاتێکە لە پارێزگاری هەولێر و دهۆکە هەیە بەڵام شێوازی بەکارهێنانەکەی لەوانەیە جیاواز بێ و قەزایەشی ئەگەر بڵین دەسەڵاتی مالیان نەبێ هەموو ئیراداتی دەوڵەت ئەبێ بچێتەوە خەزێنەی مرکزی لە خەزێنی مرکزی و جاریکەدا بەشە بێتەوە چونکە بەداخەوە ئێڵێم لەسەر ئاسی پەرلەمانیش و لەسەر ئاسی وەزارەتەکان و حکومەتی یاریمی کوردستان بودجەکە دائەنرێت لەسەر داهاتی ساڵی پارمان بودجەی ئەم ساڵ دائەنین ئەبێ وابێ بەڵام لەسەر ئاسی عێراقیش و لەسەر ئاستی کوردستانیش کە چەندین ساڵە زەریبەکەی ئین ئەم بودجێمان دائیمەن بە شێوازێکی نابەجی علمی بووە لەبەر ئەوە سیرەکەی پارەکە دەست ناکەوێت ئەگیرە محافظ ئایا خۆی بی یا جێگرەکەی بی یا ئەو کەسی کە ئەو پۆستە ئەگرێت بۆی نییە بەعزە داهاتێکی پارێزگا بەکاربێنێت لە ژێر ئیرادی خۆیە چونکە یاساکە تهدیدی کردو یاشای بودجە تهدیدی کردووە بۆی نییە بەکاری بێنێت دکتۆر بەنسبەت دەست لە کار کێشانەوەکەی کاک سەردار خادرەوە بەڕای جەنابتان بە بۆچوونی جەنابتان ئەڵەی پارێزگار نەبووە لە ئەساسدا ئەی دەست لە کار کێشانەوە بێت چۆن نابووە کاک سەردار دەستی لە کار کێشایەتەوە ئەوە بیوتا بە حکومەتی یاریمی کوردستان من ئیشەکەم بۆ ناڕوا بەڕێوە و داوا ئەکەم لە ماوەی مانگێکە لە ماوەی فترەی کات چونکە نابێ سەرۆکی عائیلەکە ئەگەر لە بەر فشاری فشار دروست ئەگەر فشاری سیاسی بەکار بێنن لەبەر ئەوەی هەزیانێکی سیاسی بە من علمیە قساکەم نەکەین لەبەر ئەوەی نزیکی انتخاباتە بینەوە هەم دیسان جارێک کە سەرۆک پارێزگار نەمێنێت لە پۆستەکەیە و سەرۆکی شارەوانی نەمێنێ و مدیری مرور نەمێنێت و فلان نەمێنێت ئەمە لە ڕێزم هەیە یاریە بە هەستی هاوڵاتیان و بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی کە خوێنیان زۆر راوە ئەوەیە ئەمە بانگەشەی پێشوەختی هەڵبژاردن ناکرێ من وەکو هاوڵاتێکی ئەتیادی وەکو مامۆسایەکی زانکۆ بێڵم دەسەڵاتی کاک سەردار کەم نەبووەوە بە هیچ جۆرێک من باتەوەقع ناکەم دەسەڵاتی هیچ کە چونکە دەسەڵات کەمکردنەوەی دەسەڵات بە فەرمانی کارگێڕێ بێت با کاک سەردار بێتە سەر تەلەڤیزیۆن فەرمانێکی کارگێڕی ما بۆ دەرخات کە بڵێ من ئەو دەسەڵاتیان لێ سەنگومەتەوە ئەڵێ بە دەسەڵاتیش بەپی یاسا پێی دراوە و ئەو یعنی بەپی قانون سیە پێدراوە یا هەچ یاسایەکە لەو پێش بووە عینە دەسەڵاتێکی کاک ئاسۆی هەبوو عینە دەسەڵاتێکی کاک بەهرۆز و وانی پێشووتریشەوە هەبوو بەڵام
فەرقەکەی لە ڕووی دارایی وەزعی داراییشی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیش بەعام و عالەمیش بەعام وەزعی دارایەکەمان ناهەموارە ڕاستە جاران 100 دینارمان سەرفەکرد بۆ ئاو بەس حسابێ 10 دینار سەرفکەین ئەمەشیان ئەبێ بە بەرنامە و پلانەوە داینێت بۆ ئەوەی لە لێدوانێکە پارێزگاری دەست لە کارکێشاوی سلێمانی ئاماژەی بەوە کردووەڵێت ناکرێت من داهاتی ناخۆی ئەم شارەم ئاگا لێ نەبێت سەرفیاتی شم ئاگا لێ نەبێت ناکرێت ترێلەی نەوت بڕات و من نەزانم چۆن فرۆشرا و پارەکەی بۆ کوێ دەچێت و بۆ کوێ ناچێت ناکرێت من فەرمانبەرێکم پێتەنسیب نەکرێت ناکرێت من سوپاسگوزاریەک دەنێرم ئەگەر وەزارەت ڕەزامەندی نەبێت قسەکەی من پرسیارەکەی من ئەوەیە لە سەرەتاوە ئەم بەرچاوڕوونیە هەبووە بۆچی پۆستەکە وەرگیراوە بەڵێ من ڕێزم هەیە بۆ ئەو وتارە بعضی ئیشێکەیە کە ئاماژە و پیا ئیشی پارێزگار نییە یعنی دام و دەستگای حکومەت هەیە لە ناو شاری سلێمانیە ئەوان ئیشی خۆیانە یعنی نەوت ئەڕوات و پێی نازانم ئیشی پارێزگار نیە ئیشی سامانە سروشتەکانە و دائیرەکانی سامانە سروشتەکانە کە لە ناو شاری سلێمانیە پارێر کێتە داهاتێتە ناو گومرگەوە ئەڕواتە دەرەوەچێتەوە بۆ خەزێنەی مرکزی یاچێ بۆ بانقی هەرێم ئیشی پارێزگار نییە و ئینەما ئیشی بانقی هەرێمە جادەکان کە کاری تیا ناکرێتەوە ئەمانە بەس پارێزگار ئەوەیە حەلقەیەکی وەسڵ ئەبێت بۆ کار ئاسانتی ئەگەر جاری وا هەیە وەزیری تایبەتمەند لەگەڵ ئەو بەڕێوەبەرە گشتی کە لە شاری سلێمانی ئەو بەڕێوەبەری کە لە شاری سلێمانیە ئەگەر ئیشەکەی زۆر زوو نەچوو بڕێەوە یا زۆر بۆی ئاسانکاری نەکرا ئەتوانێت پارێزگار بە عیلاقاتی شخصیەکەی خۆی تەدەخوڵی تیابکە بە حکمی ئەوەی قیمەی هەرمی ئیداریە لە شاری سلێمانیە بۆی کار ئاسانی بۆ دایرێ بکە بەڵام ئەگینە پارێزگار ئیشی ئەوە نییە کە بچێ متابعی تەنکەرێکی نەوتکە تەنکەرە نەوتەکانیشی کە ئەڵێ پارێزگار ئەگەر من خۆم شخصیتم نەبی و نتوانم لە ترسی مداخلاتی سیاسی و کەسایەتی سیاسی نتوانم قراری خۆم بەم لەسەر ئەو تەنکەرە نەوتانەکە ئەڕوا کەوابوو تۆ پارێزگار نەبی باشترە و کولەوەی کە پارێزگار سپاس دەکەم بێگومان من دواتر دێمە وڵات بۆی بزانین بۆ شایە کارگێڕیەکە چ کاریگەریەک لەسەر سلێمانیدا نێ سوپاس دەکەم دکتۆر کاگازات بێمەوە لای جەنابەت ناکرێت لەم بەرنمەیە باسی خەمی هاوڵاتیان و کاسبکاران نەکەم ینی ئەم بڕیارەی کە بڵین لەلایەن قایمقامیەت و لیژناوە بەشەکانی قایمقامیەت و شارەوانی بڵین بە هاوکاری ئاسایش و دام و دەستگاکانی ئاسایشی شاری سلێمانی کراوە سەرەتایەوە لە لیژنەکانە ئەندامتان نەبوو پێم وابێ دواتر لەگەڵتان دانیشتون ئەندامتان هەبوو نیگەرانیەکی زۆری لەناو بازار دروست کردووە ئەوانەی شەکەن ئەڵێن لەم کاتی قەیرانەیە نەبووم کە ئەم شتە بکرێت چونکە ئێمە نان بڕاو کراوین ئەمە لایەنێکی پرسیارەکەم و لایەنێکی تری پرسیارەکەشم ئەوەی ئەوترێت ئەو شوێنانی ناو بازار تیای بووە داوا کراوە بە 5 دەفتەر بیفرۆشن $50,000 وتوێتی نا من بە $80,000 بە 8 دەفتەر ئەی فرۆشن ینی کڕین و فرۆشی پێوە کراوە هۆکارەکە ئەمەی دووهەمە یان هۆکارەکە زیاتر جوانترکردنی سیمای شارەکەیە و ڕێخستنەوەی تۆزێکی ناو شاری سلێمانیە بە دڵنیایی مەسەلەن ئەوەی کە ئێستا لە ناو بازاری شاری سلێمانی کراوە یاخود ئەوەی کە ناوی نراوە ڕێخستنەوەی بازار ئێمەوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا ئەم دەقێش نوێنەر و ئەندامان نییە لە ناو تا ئێستا ئەندام نوێنەرمان نییە لە ناو لیژنە ئەو لیژنانەیشتان پێ نەکراوە حەزەکەم ڕوونکردنەوە دەمێ ئێمە وەکو هیچ ئەندامێکی ئەنجومەن لەنا ئەو لیژنانەیە نییە کە ئێستا خەریکی ڕێخستنەوەی بازارن بەڵام لە واقعیشە ئەوەی کە لە بازار کراوە نابێ بڵێ بە شتێکی تازەی بزانی بازار لە ئەسڵی بازار خۆی وەکو ئێستا وایە ئەوەی کە کراوە یعنی بازار گەڕێنراوەتەوە بۆ سەر ئەسڵەکەی خۆی پێشتر مەسەلەن زیادە ڕۆیی ئەوانە خراوەتە سەر بازار ئەوەش بەشێکی پەیوەندی دووسێ حاڵەتی تایە بەشێکیانەوەیە کە مەسەنەن هاوڵاتیان یا دوکاندارەکان کەوانی کە شوێنی باشیان نەبووە مۆقنێ نەبوون بۆ دوکانەی کە کەسابەتی تیا کردووە هەستاوە بەشێک لە شۆستەکەی داگیر کردووە دواتر مەسەلەن دەستگیر ڕێک یا ئەوەی لە دەرەوە دانراوەنە لە ژوورەوە لی ئەوانەی زۆربەی شتەکانی دەرەوە دانەوە دواتر دەروی دوکانەکەشی لە هەندێک کاتا بەکرێداوە بە مەسەلەن بە هاوڵاتیەکی تر ئەجینا بازار کە ڕێکخراوە وەکو خۆی لێکراوەوە یانکو پێشۆکو ئەسلی خۆی لێکراوەتەوە بەشێکی زۆر لە هەموو ئەو کاسبکارانی کە لە ناو بازارن ئەوانەی کە بڵێن شۆستەیان داگیر کرابوو ئێستا گەڕاونەتەوە ناو دوکانەکانی خۆیان لە دەستگێڕەکان ئارەبانەکان مۆبایل فرۆشەکان ئەمە بەنسبەت دوکاندارەکانەوەی ئەوەی کە هەر ئەو شوێنەی هەبووە کە ئیشی تیا کردوتەوە ئێوارە کۆی کردوتەوە پێچاوێتەوە و ڕۆژی دواتراتەوە دایناوەتەوە زۆر ئەوەش بە هەمان شێوە ینی ئەمە شوێنێک نییە بۆ ینی شوێنێک نەبووە پێشتر دانرابێ بۆ ئەم هاوڵاتیانە کە ئارەبانەکەی یا شوێنێکی دانابێ
مۆبایل یا شتێکی لەسەر فرۆشتووە نەبووە بەڵام وردە یعنی لە کەمتەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان و مەسەلەن لە ئەوەی کە مەسەلەن چاودێری پێشتر لە ڕابردووە چاودێریێکی باش ناو بازار نەکراوە زیادە ڕۆیی هەم لە ناو بازار هەم لە دەرەوەی بازار هەم لە گەڕەکەکان وە دەروی سنووری پارێزگای سلێمانی لە قەزا و ناحەکانیش کراوە ئەمەش کاریگەریەکەی بە دڵنیایی مەسەلەن لایەنێکی دەگەڕێتەوە بۆ ئەوە قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و پاشەکەوتی موچە ئەوانەی لەبەرەوە دەرفەتێکی کردەوە بۆەوەی خەڵک زیادە ڕۆیی زۆر بکە بەڵام ئێستا ئەوەی کە کراوە پێم وایە ڕاستە زیانێکی زۆر بەربەشێکی زۆر لەو هاوڵاتیانە کەوتۆکە لە ناو بازار ڕابوونەوە و هەموو ئەو هاوڵاتیانە نوێنەرەکانیان سەردانی ئێمەیان کردووە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی نوێنەرەکان سەردانی ئەوەیان کردو جەنابتان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانین و ئاماژت بەوەدا کە ئاگداریش نەکراونەتەوە لە هەنگاوە لەبەرەوەی کۆبوونەوەکان لە نێوان پارێزگاری سلێمانی و قایمقام و لایەنە پەیوەندیدارەکان بووە بەدەر لە ئەنجومەنی پارێزگایە لایەنە پەیوەندیدارەکانیان پارێزگاری سلێمانیەوە بەسەرپەرشتی پارێزگای سلێمانی کۆبوونەوەکە کراوە و هەموو ئەو بڕیارانەی کە داوانە بەسەرپەرشتی پارێزگای سلێمانی بووە و هەم قایمقامی ناوەند و سەرۆکاتی شارەوانی سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکانی ترکە ئەو لایەنە ئەمنیانەی کە پێویستیان بۆ بە دوواداچوونتان کردبێت چارەسەری ئەم کێشەیە چۆن نەکرێت ئێمە دوای ئەوانیشنان بڕاو نەبوون و بە دڵنیایی ئێمە لە ڕەمەزان کاسبی خۆیان ئێمە و ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەردەوام زۆربەی ئەو چین و توێژانەی کە زیانیان بەرکەوتووە لە ڕێخستنینە و بازاری سلێمانیە سەردانی ئێمەیان کردووە و هەمویان بەردەوام ئێمە بەشێک لە نوێنەرەکانمان ڕاستەخۆ پەیوەندیمان کردووە بە ڕێز قایمقامی ناوەندەوە و دەرفەتمان بۆیان وتۆ بۆی بچن لەگەڵ ئەوان ڕایۆشکمن لەبەرەوەی ڕاستەوخۆ تا ڕادەیە قایمقام سەرپەرشتی لیژنەکانەکە و بەشێکیان گەیشتون بە قەناعەت بەشێکیان نەگەیشتون بە قەناعەت کە نەگەیشتون بە قەناعەت دواتر بیر کراوەتە لەوەی هەم لە بازاڕی دەبۆکە و هەم کۆمەڵێ پارچە زەویتر لە ناو شارە ئاماژەی پێکراوە و شارەتی پێدراوە کە ئەوانش تەرخان کراوە دواتر دەم و دەسە ئەکرێت بەڵێ دیاری کراوە بۆ ئەوان و هەروەها بیر لەوەش کراوەتەوە چوار بازاڕی گەورەی میلی لە گەڕەکەکانی شا بکرێتەوە بۆ ئەوی بتوانین لەوێ شاجێ ئەو کاسبکار و هاوڵاتیانە بکرێتەوە و هەم بۆ ئەوی زەختێکی لەسەر ناو بازار ئەم شتانە لە ماوەی چەند ڕۆژە بەدەر لەمانە هێشتا ئەمانە هەر ڕەنگە نەبوو بێتە جێ قەناعەتی ئەنجومەنی پارێزگاوە نەبێ بێتە جێ قەناعەتی ئەو کاسبکارانی کە لە ناو بازار زیانیان پێگەیشتووە لە دواترا بۆ ئێوە سەردانی ناو بازارتان کردووە کاگازات ئەمە لیژنەکانمان سەردانی ناو بازاڕی کردووە و تەبەن ئێمە پێشتر هەفتە لیژنەی هەمیشەییمانەوە و دواتر لە کۆبوونەوەی ڕابردووە ئێستا کردومانە بە 11 لیژنەی هەمیشەیی و هەموو لیژنەکان ئەوەی کە تایبەت بووە بۆوان هەم سەردانی کردووە هەم بەردەوام خۆیان کاسبکارەکان یاداشتان هێنەوە هەم ڕاستوخۆ سەردانی خۆمیشیان کردووە دوای هەموو ئەم ڕێکارانەی کە گیراوەتە بەر و ئاماژە بۆ کراوەکە شوێنی پێویست و کاری پێویست بۆ ئەوانە دابین کرێ بەڵام مەرجیشی تایە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە مەرجەکانی لیژنەیەکانی قایمقامێت یانگرێتەوە بە دڵنیایی شوێنیان بۆ دابی نەکرێت و دواتریش ئێمە هەم بۆ ئەو شێوازەی کە لە ناو بازاڕە ئەنجام درراوە بەڕێز کاکسەدار قادر لە جیاتی پارێزگاری سلێمانی قایمقامی ناوەندی سلێمانی سەرۆکی شارەوانی سلێمانیمان میوانداری کردووە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیارە ئێمە پەیوەندیمان کرد بەڕێز قایمقامی سلێمانیشەوە کە حەزوریە بێ لە بەرنامەکە وتی ناتوانم و داوامان لە سەرۆکی لیژناوە بەشەکانی قایمقامێتیش کرد دیسان قایمقام ڕێگەی پێنەدا کە لە بەرنامەکە ئامادە بێت بۆی بۆ بینە ڕوون بێت بە دڵنیایی ئێمە لەو کۆبوونەوەیە مەسن زۆربەی نزیکەی 22 ئەندامی ئەنجومەن لە سەرۆکی لیژنەکان و ئەندامەکان ئامادەی کۆبوونەوەکە بوون و ڕاوێژ و گفتوگۆیەکی زۆر کراوە هەموو ئەندامانی ئەنجومەنەوەی کە ئامادە بوون سەرنج و تێبینیەکانی خۆیان کە هەمووی لە بەرژەوەندی ئەو هاوڵاتیانە بوو کە لە ناو بازار زیانیان پێگەیشتووە هەموو سەرنج و تێبینیەکان نووسراوە و لەگەڵ قایمقامێتی جارێکی تەنسیقمان کردووە بۆ ئەوەی پەلە بکرێت لە دابینکردنی ئەو شوێنانەی لە چەند ڕۆژ من ناڵێم بە ڕۆژ بەڵام من دڵنیام و جارێکی تر پێش ڕەمەزانم کێشەیان بۆ چارەسەرەکەمان کردوێتەوە بۆەوەی کە بۆ ڕەمەزان بەشێکی زۆر لەو کاسبکارانی کە مەرجەکانی ئەوانیان گرێتەوە شوێنیان بۆ دابین زۆر سپاس دەکەم بێگومان دێمەوەلات سۆزخان بێمەوە لای جەنابتان کاکسەردار لە یەکی لە ڕوونکردنەوەکانیە ئاماژە بەوە ئەدا کە سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانی لەم بڕیارەی ئاگادار کردوێتەوە لە نیگەرانیەکانی ئاگادار کردوێتەوە و داوای بەڵێ لە نیگارانەکانی ئاگادار کردو داوای کردو لەگەڵیان کۆبێتەوە بەڵام ئەوان بانگیان نەکردووە ینی ئەم بڕیارە بڕیاری کاکسەردارە
وەکو لە بری پارێزگای سلێمانی یاخود بڕیاری بزوتنەوەی گۆڕانە؟ من ناتوانم بە دقیقی ئەو وەڵامە بەمەوە کە بڕیاری کامیانە، چونکە من ئەندامی سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتیبی باش، یعنی ئەوان کۆمەڵێک ئەندامن ئەوان هەڵەسن بەو کارە، بەس من پێشەوەی بەڵامی بەڵامەتوانی وەڵامی ئەو بەشم بیتەوە کە تایبەتە بە قەناعەتی شخصی من بڕیاری زیاتر خۆی بۆ لە نەتیجەی، چونکە بزوتنەوەی گۆڕان مسرە لەسەرەوەی ئەو پۆستی بزوتنەوەی گۆڕانە و تا هەڵبژاردن و تاکو کۆتا ئیتیفاقەکە بزوتنەوەی گۆڕان ئەو پۆستە بە پۆستی خۆی ئەزانانی و حەقی خۆشێتی بەنیازم جێگرەوەی بۆ دانێن یان مەحاڵە لە ڕووی یاساییەوە؟ نا لە ڕووی یاسایە بۆچی مەحاڵە؟ من حەزەکەم لێرە لە بۆر ئەو ڕوو کەلیمەی ڕووی یاسایی من دوو کۆمنتم هەیە لەسەر قسەکانی بەڕێز دکتۆر کاوە. خاڵی یەکەمیان ئەڵێ لەبەر ئەوەی ڕێکارە ئیداریەکان وای کردو کە دکتۆر هەواڵ ناتوانێت جێگە بگرێتەوە. نەخێر دکتۆر هەواڵ وەکو بڕیارێکی بزوتنەوەی خۆی و بڕیاری شخصی خۆی لەبەر ئەوەی قەراری وا بوو پێویستی بە مەرسومی سەرۆکایەتی هەیە، لەبەر ئەوەی مەرسومی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان سەرۆکی هەرێم مدەی یاسایی خۆی تەواو کردەوە بە سەرۆکی پارتی دیموکراتی زانی بە سەرۆکی هەرێمی نازانی لە هەڵەبجەی لە پارێزگای هەڵەبجەشم شتتان کرد عینەن شتە، ینی هەر بڕێ پێویستی بە مەرسومی سەرۆکایەتی هەرێم نەبوو. هەڵەبجەش مەرسومی بۆ دەرنەچووە و ئێستش حاڵی حاضر کە یەکێتی نیشتیمانی پارێزگاری هەڵەبجەی وەرگرتە تا ئێستا ئەویش داینەناوە. یعنی ئەم کێشەیە ئێستا هەیە لە هەرێمی لە سلێمانیش و لە هەڵەبجەشات، چونکە ئەم مەوزوعە بەرهەمی ئیتیفاقی سیاسەکەی ئەم دوو حیزبە براون باش لەناو ئەم دوو شارەیە و ئەوان وەکو ئیستحقاقی انتخابی خۆیان ئیتیفاقێکی سیاسیان کردو حەسەبی دەنگی ئیستحقاقی انتخابۆ بۆ بای دەورەی یەکەم گۆڕان وەریگرتایە پۆستەکە، چکە گۆڕان کورسەکانی زیاترە، بەڵام بە حکمی ئەو ئیتیفاقە سیاسیە بۆ ئەوەی بتوانن ئارامی شارەکە بپارێزرێت ئەو بوو 2 ساڵی یەکەم بەڕێز دکتۆر ئاسۆ وەریگرت، على ئاساس 2 ساڵی دووهەمیش بەڕێز دکتۆر هەواڵ وەریگرێ، بەڵام دکتۆر ئاسۆ بوو مەرسومی سەرۆکایەتی بۆ دەرچوو لە کێشەکە کە کەوتە نێوە کە بزوتنەوەی گۆڕان وە 4 حیزبەکە نەک هەر بزوتنەوەی گۆڕان گەیشتنەوە قەناعەتێک کە سەرۆکی هەرێم مدەی یاسایی خۆی تەواو بووە، مەرسومی جمهوری حەقی هین مەرسومی سەرۆکایەتی حەقی ئەو نێ دەریکات، چونکە ئێستا بە پێی یاسا ئەو سەرۆکی هەرێم نییە. ئەمە کێشەکەی حەزەکەم دکتۆر ئەو بەڵام لە ڕووی یاساییەوە دەستگا خەزایەکانی هەرێمی کوردستانەوەیان چارەسەر کردەوە بە پێی زانیاری من لە هەڵەبجە ئەمە کراوە مەرسومی بۆ دەرچووە عفو هەر ئەوەش لەوەی کارگەری سۆزخان ئەوە کاک ئازادە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەڵێم مەرسومی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ پارێزگای هەڵەبجە دەرچووە کە لەسەر پشکی بزوتنەوەی گۆڕان بوو پێشتر ئێستا ئەو با من پێت بڵێم ئێمە قسە لەسەر نۆزدەی ئابە، قسە لەسەر دوای نۆزدەی ئابە، قسە لەسەر پێش نۆزدەی ئاب نییە ئاگایر بە باشە بابینەوە ناو واقعەکە بۆی لە واقعەکە تەوەری بەرنامەکە دەرنەچێت. ئەزانین چۆنە وەکو دکتۆر قسەکانی خۆی کرد، منیش هەم وەکو ئەوەی کە ئەندامی ئەنجومەن بووم کە بەشداریم کردو لە دەرچوونی یاسای ژمارە 3 و ممارەسەی ئەو دەسەڵاتم کردووە و ئێستش هەڵسوڕایکی بزوتنەوەی گۆڕانم ئەبێ شتەکان وەکو خۆی بگەین. خاڵی دووهەمیش کە ئەو باسیەکات ئەڵێ پارێزگار تەنها ئیشێکی تەنسیقی هەیە، حەقی چێ بەسەر ئەمە و بەسەر هەموو شتەکانە گەڕێتەوە بۆ وەزارەت، کەواتە ئەگەر بگەڕێتەوە بۆ وەزارەت کەواتە سلێمانی گەر پارێزگاری هەبێیان نەبێ هیچ دەورێک نبینێ، هەموو کەسێک دەتوانێت ئەو تەنسیقە بکە. بەڵام بە پێی یاسای ژمارە 3 حەزەکەم دکتۆر زیاتر بخوێنایەتەوە کۆمەڵی دەسەڵات دراوە بە پارێزگار ئیتر پارێزگاری هەرچی شارێک بێ، یەکێک لەوانە کۆکردنەوەی داهاتی ئەو شارەیە. بەڵام هەمان دەسەڵاتەکانی دکتۆر ئاماژەی بەوەدا کاک سەردار وەکو پارێزگاری سلێمانی هەمان دەسەڵاتەکانی دکتۆر ئاسۆ و پارێزگارەکانی دیکەی کوردستانی هەبووە. ئازاد چۆدە من وەڵامی سەریحی ئەمەش تێمەوە بەنسبەت پارێزگای هەولێر و دوهۆکەوە لەبەر ئەوەی حزبی براوە پارتی دیموکراتی کوردستان بۆ و پارێزگارەکان لە خۆی بۆ کێشیان نەبوو و ئەتوانم بڵێم هەردوو پارێزگارەکە لە ڕووی مادی و لە ڕووی دەسەڵاتەوە داعمی معنەوی تەواوی هەیە و داعمی مادیشی هەیە. بۆ لە سلێمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نەتانتوانی ئەمە بکەنیەوە. ئەزان چۆ ئەگەر تۆ یارمەتی من بێ بەنسبەت دکتۆر ئاسۆ هەر لە حزبی دەسەڵات بوو، یەکێتی نیشتیمانی حزبێک بۆ چەند وەختە لە دەسەڵاتا بووە و ئیمکانێتێکی ئەو تۆی خستووە بەردەمی دکتۆر ئاسۆ وە پشگیری ئەکرد تا بتوانێت ئیشەکانی بە جوانی ڕاپەڕێنێ. بەڵام بەنسبەت کاک سەردارەوە پێشخاڵیتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانەیە و بەڕەزامەندی یەکێک لە مشکلەکان ئەوەیە کاک یادگار ئەگەر تۆ ڕێگەی بە من بیت بەشێک لە مشکلەکانەوە ئیتیفاقەکە جێبەجێ نەکراوە تا ئێستا. زۆر سپاس دەکەم سۆزخان دکتۆر نییە دکتۆر ئاسۆ جۆ سەردەمەی کە پارێزگاری سلێمانی وێژ لە هەموو دەسەڵاتانی پێی دراوە ڕازی بوو بێ، زۆر جار خۆی لە دەسەڵاتەکانە چووە دەرەوە بۆ پێداویستی شاری سلێمانی دێمەوەلات بۆ خاڵەیان بۆ یورتر لەسەری بۆسین. دکتۆر قەرەداغی ینی بێمەوە لای جەنابتان
ئەگەر کۆمنتێکتان هەبێت و پێم بڵێ لە بەشی دووەمی قسەکانتە ئەم بۆشاییە کارگەڕی لە سلێمانی دروست ئەبێت هەمیشە قسە لەسەرەوەی وترێ شاری سلێمانی هاوڵاتیانی شاری سلێمانی باجی ململانێ سیاسیەکانەدەن ئەم بۆشاییە کارگەڕێشکە ئێستا دروست ئەبێت چ کاریگەریەکی نەرێنی ئەبێت لەسەر شارەکە فەرموو پێشەکی بۆ هینەکەی خوشکم سۆسخان ئەو کاتی کە دکتۆر ئاسۆ دانرا سەرۆکی هەرێم بوو ئەو کتابی کە ئەمرەکی پێدەرچوو قەرارەکی پێدەرچوو ئیتیفاقێتەکەی یەکێتی و گۆڕانی کتاب بنووسرایە وەختی خۆشی ئەمە من لەسەرم تەلەڤیزیۆنی ئێواڵم بە بەڕێز دکتۆر هەواڵیشم بود لە کاتی خۆیان کاتی و کاتی کە دەستی ڕاکێشایە و لەین با بڵین کەم گۆڕا ببێ بە محافظ و نەبوو بە دکتۆر هەواڵ خۆی شخصی خۆی پێم وتوە بە تەلەفۆنیە ئەوە لە کاتی خۆیدا ئەو ئەمریکا دەرچوو بۆ دکتۆر ئاسۆ 2 ساڵ بێ بە محافظ لە هەمان فەقەڕی دوو یەک دکتۆر ئاسۆ بێ فەریدون بۆ ماوەی 2 ساڵ لە بەرواری ئەوە بۆ بەرواری ئەوە دوو دکتۆر هەواڵ لە بەرواری ئەوە چونکە اتفاقێتی بینی یەکێتی گۆڕام ئەمرە دەرچووە کراوە ئەمە تحدید کراوە لە اتفاقێتەکە بەس ئەو ئەمرە مەرسومەی هەریمایەتی کە دەرچووە ئەوە ئەمی تیا بواە لە ڕووی کارگێڕیەوە ئەو کاتە کە گەیشتە سەر ئەوەی کە ئاڵوگۆڕی دەسەڵات بێت لە بینی گۆڕان و یەکێتیە پێویستیان جارێکی کە بە قەراری سەرۆکی هەرێم نابووە بە سەرۆکی من لەو ڕوانگەی وتم سۆسخان لە ڕوانگەی کارگێڕیەوە بەڵێ لە ڕوانگەی کارگێ من علمی کارگێڕیەڵم لێرە من علاقم نیە بەسە سیاسەتەوە لەو لەحظەیە بووە بێ ئەم لە ئەولا ئێتر سەرۆکی هەرێم تازە کرایەتەوە تازە نەکرایەتەوە یاسایی خۆی بوو یاسایی خۆی نەبوو هیچ یەشە نەبوو ڕەسەن ئاڵوگۆڕە کرا و اتفاق ئیشەکەش ماشیە بوو ئەمە هاتە ئەو دیەوە هاتە ئەو دی ئیشەکە زۆر کە من لە ڕووی کارگێڕیەوە ئێڵم محافظ بۆ ماوەی 2 ساڵ ناتوانێت بە تاواتی ئیشەکانی خۆی بەرێ بەڕێوە ئەگە بشینە ناو یاسای سێشم خوێنیوەتەوە سۆسخان بە تەفاسیلی لەو کاتە وەچوون بە نقاتی وردیشی خوێنیومەتەوە محافظ لە خۆیە هەل لە خۆیان لە کۆنەوە بۆ ئیستا لە یاساکەوەنەکانیشە ئەو دەسەڵاتی زۆر فراوانی پێ نەدراوە دەسەڵاتی چووکە جاران ئەنجومەنی پارێزگامان نەبوو لە عێراقا ئێستا ئەنجومەنی پارێزگان ئەزانی کێوە جیهەی ڕقابیە لە پارێزگا ئەنجومەنی پارێزگا جیهەی ڕقابیە جیهەی ڕقابی و تەشیعی ئەگەر پەرلەمانێکی بچووکە بۆ پارێزگا ئێستا ئەمە زۆر دڵخۆشم کە کاغازات ئەم قساناکە کاڵێ جێگامە بۆ و چارەسەری ئەو کێشانە زۆر دڵخۆشم بەو ئیشە یعنی کە کراوە و نەژلم لێرەوە لەم بەرنامەجە مەتحەم بە قام کە کاگاوات لە ماوەی ئەم فترەکەمە کە لەو جیگایە بەڕاستی هەنگاوی جوانی ناوە بەڕاستی من وەکو هاوڵاتیەک و وەکو مامۆسایەکی پسپۆر لە بواری کارگێڕیە ئاکتیڤە لە ئیشەکەیە ئێمە لە ڕوانگەی کارگێڕی و لەناو شاری سلێمانیە ئەگە بچین سێرڤێ بکەین لە ناو هەموو دام و دەستگاکانی شاری سلێمانی بەشی زۆری مدیرەکانمان و مدیر عامەکانمان بە وەکالەت دانراوە تەنانەت کە یەکی لا ئەبین یەکە بەدیلەکەی وەکیلەکەی دانانین چونکە شەڕە لەسەر ئەو کورسیە سەر بە کوتلیت کامیانە خۆی نابێ ئیدارە وا ناڵێ ئیدارە علمە یعنی وەزیرێک کە ئەڕوا بۆ دەرەوەی وڵات نابێ بچێ وەزیری خوێندی باڵا کە ئەڕوا بۆ دەرەوەی وڵات نابێ وەزیری ناخۆ بێ بە وەزیری خوێندی باڵا ئەبێ وەکیلەکەی لە وەزارەتی خوێندی باڵا بێتە جێگاکەی کە کاگاس و ئەڕواتە دەرەوە بۆ دەرەوەی وڵات ئەبێ کاکسەردار بێت لە جێگاکەی یا کاعومەر بێت لە جێگاکەی قایم قامە ڕوات ئەبێ شخصێکی لە جێگای بێت هەموو دی دائیرەکانمە بەڵام بەداخەوە لە شاری سلێمانی ئەوە طبعا ئەمە بەنسبەت بۆ شایە کارگێڕیەک بۆ شایە کاریگەریەکی ئەمە بێگومان وای لێ کردو خاصن لەم قەیرانە ئابوووریە شاکایە کە مەعاژ وایە هەندێک ناڵێم هەموو هەندێک لە فەرمانبەران و بەڕێوەبەرایەتەکان شعور بە مەسئولیت ناکەن سیرێکی لە بەعزە جێگایە معاملەتی هاوڵاتی دوا ئەکەوێت کێشەکان دوا ئەکەوێت من ڕێزم هەیە نازانم کاکسەردار ئەڵێ خەریکە خاشاک شاری سلێمانیە بات هاوڵاتیان خۆیان لە بەرامبەر تەلەڤیزیۆنەکە نازانم چ گەڕێکی خاشاک خەریکە ئەیبات هەتاکو ئەم بەیانیەش کۆمپانیای خۆڵەکە هاتو خۆڵی ماڵەکەی خۆمی ڕشتووە هینی زانکۆکەمی ڕشتووە لای ماڵی ئێمەش واقعی یعنی ئێمە نابێ بەعزە شتێک هەیە ناواقعی بێ بڵی واقعی ئەپێ لە گەڕێکێکی معەنە سیاری تەنکەرەکە ئیش نەکات ئاوەکەیان خەلەلێکی تایە کارەبای خەلەلی تایە نابێ ئێمە هەموو ئیشەکانی حکومەتی یاریمی کوردستان سەفرکەینەوە وەجگە لەوەش ئێمە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاقوباتە دایرکت ئەن ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ ئیدارەی منتیقەیەکە باشە ئەگە من دەسەڵاتم نەبێ
کاقوبات هەموو هەفتەیەک لە ناو شاری سلێمانیە باوەڕ ناکەم پشمە بەردەمێ پێی بڵم دەسەڵاتم نایەتی وەزیری فلانی چکۆ من پێویستم بە دەسەڵات دیە لە بماتی چکۆ بە یاسا تەحدید کراوە فلان ئیشم پێویستە بۆ شاری سلێمانی ئەگەر لە ئیمکانیاتی داراییە و لە ئیمکانیاتی ئیداری و یاساییە هەبێ کاقوبات بڕێ بۆ سێرەوە ئیشە لەبەرەوە ئیشەکە ماشی ئەبێت و هاوڵاتیش ئەگەر ئێمە ئەم فراغە دروست دەبێ هاوڵاتی ئاشتابیسە خەڵک کە بێزارە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزعەکە ئەوەیە کە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیشی خۆیان بە جوانی هەڵناسن هەمووشی خەتای ڕئیسی سەراحەتەن ئێڵەم بڕێزمێ بەشی زۆری بۆ گەڕێتەوە بە مدیری دایرەکان چونکە شخصی مناسب نین لە مەکانی مناسب زۆر سوپاس دەکەم کەمتر لە دوو خولەکم ماوە ناچارم بەسەر سێکتانە بۆی بە هاوسەنگی دابەشیکەم کاگازات جنابتان وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم هەنگاوی دەست لە کارکێشانەوەی چۆن نەبینن و دنیابینیتان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ چارەسەرکردنی چییە؟ من پێم وایە ئەوەی بەنسبەت ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە ئەو کێشانەی کە ئەیبینین لە پارێزگای سلێمانیەوە لە هەرێمی کوردستان بەگشتی ڕاستەوخۆ دەتوانین بیبەسینەوە بە سیستەمی مرکزی و لامەرکزی جێبەجێ نەکردنی یا پەیڕەونەکردنی سیستەمی لامەرکزی بەشێکی زۆری لە کێشەکانی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە نەک سلێمانی بە تایبەتی و سلێمانی لە هەموو سەردەمەکانە توانیوێتی ناو و شۆرەت و نازناوی گەورە بۆ خۆی بفچڕێ هەم لە سەردەمی بابانەکان کە پایتەخت بوو هەم لە سەردەمی شێخی نەمرا هەم لە سەردەمی شۆڕشی نوێیە کە شاری هەڵمەت و قوربانی بۆ و ئێساش بووە شاری پایتەختی ڕۆشنبیری کەواتە شارەکە ینی شارەکە بۆ خۆی شارێکی زیندووە بەڵام سیستەمی حکومڕانیەکە سیستەمەکە وای لەکە کە ڕەنگار بۆ سلێمانی نەبێ بۆ شارەکانی تریش ڕەنگە وا بێ و بەڵام زۆر جار لێکدانەوەکان یا زۆر جار بۆ چوونەکان وای لەکرێ ڕەنگە لێرە لە سێکتەرێکی ئێرەیە مەسەلەن کەم تەرخەمی کرابێ لەلایەن حکوومەتەوە بۆ ئێرە ڕەنگە بۆ سێکتەرێکی تر لە پارێزگایەکی تراوانە بوو بێ هەر کەسێ پارێزگاری سلێمانی بێ من پێم وایە دوای کاکسەرداریش هەر بە هەمان شێوا بێ لەبەرەوە سلێمانی مشکلەی نییە ئازاد سەرۆکی ئەنجومەنە یان ناکاکسەردار پارێزگارە یا فلان و فیسار سلێمانی پێویستی بە هاوکاری و هەماهەنگی و خزمەت و خزمەتگوزاریە و پێویستی بەوەیە کاتیەوەی تر ئاوڕێکی جدی لە کۆی کێشەکانی هاوڵاتیان بدرێتەوە بە بازار و خزمەتگوزاریەکانیشەوە و یەک نقطەی تر بەڕاستی بەنسبەت ناو بازارەوە ینی ڕاستە بەشێکی زۆر لە هاوڵاتیان زەرمەند بوونە بەڵام من پێم وایە چەند قاتی ئەوەش هاوڵاتیان دەستخۆشییان کردو و ڕازی لەو شێوازی کە لە ناو بازارەکەم سۆزخان زۆر بە کورتی وەکو بزوتنەوەی گۆڕان بەنیازن تەکلیف و داوا لە کاکسەردار بکەنەوە کە بچێتەوە سەر پۆستەکەی و دەست بەکار بێتەوە و بە شێوێک لە شێوەکان ینی هەوڵ بن ڕێکەوتنێکی سیاسی بکەن زیاتر بکەن بۆ ئەوەی خزمەتی زیاتری شاری سلێمانی بکەن شتێکی واتان لە خەیاڵە بڵێم تەکلیف لە کاکسەردارە کریان ناکرێت چونکە من خاوەنی بڕیار نیم لەو مەسەلەیە ڕای خۆ دۆک وەڵسوڕاوێتی بەڵام من پێشەوەی قسە لەسەر بکەم کە شخص کێیە دیارە ئەم پۆستەیە کە میشدۆک و ئاماژەم پێیا پۆستی بزوتنەوەی گۆڕانە بە پێ اتفاقی و بە پێ استحقاق انتخابی ئەمە خاڵێک خاڵی دووهەمیش هەرچی کەسێک وەکو کاگازە زۆر ئەو قسەی تەئید یەکەم هەرچی کەسێک کە بێ بە پارێزگاری سلەیمانی پێویستی بە ئەوە هەیە هەم دەسەڵاتی بدرێتێ چکە شارێکی فراوانە و لە هەمان کاتیشە بودجەیەکی بدرێتێ وەکو هاوکاری بۆ پارێزگاری سلێمانی چونکە سلێمانی پێویستی بە خزمەتگوزاریکی زۆر هەیە زۆر سوپاس دەکەم دکتۆر دوا پەیامت بۆ ئەو کەسانەی ئەم شارە بەڕێوە بن من ئەڵێم بەسە ئیتر لە فشاری سیاسی و بە دوای پۆست و پۆستکاریە بەسە ئیتر ئەندامانی مەکتەبی سیاسی هەموو لایەنەکان تۆزیە دەزڕاکێشن ئینسانی مناسب دانێن بۆ ئەو پۆستانە چونکە خەڵکی شاری سلێمانی دائیمەن سنگی ناوە بە گولەوە ئەم شارە بووە دائیمەن بزوتنەوەی شۆڕشی کوردی بووە لە هەموو سەردەمەکانە گوناحیانەکە و ئیسەژە میشکاری شاری سلێمانی تیاژیە ڕێز و احتیرامی خەڵکی شاری سلێمانیە ئەگینە ئێستاگە سیرکی حکومە زۆر لاوازەتیا لە ڕووی ئیداریەوە زۆر سپاس بۆ دکتۆر کاوە زۆر سپاس بۆ سۆزخان زۆر سپاس بۆ کاک ئازاد سپاس بۆ کاتی بەێمەتان بەخشی زۆر سپاس بۆ هۆتێل های کرێز کە ئەم شەوم بەرنامەیەمان بەڕاستەوخۆ لێرە کرد تا بەرنمەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵتانە میشاوەدان بێت.